جۆلیان ئاسانج لە تەواوی جیهان و پشتیوانی هەیە. زۆرێک لەوانە ڕۆژی پێنجشەممە لە بەردەم دادگای وێستمینستەر ماجستریت لە لەندەن گردبوونەتەوە و پشتیوانیکردنی شەڕی ڕادەستکردنەوەی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئاسانج و پارێزەرەکانی دەیانەوێت ئەوە بسەلمێنن کە ئەو مافی ئازادی ڕادەربڕینی خۆی ئەزمون کردووە کاتێک هەزاران بەڵگە و دۆکۆمنتی نهێنی حکومەتی ویلایەتە یەکگرتووەکانی بڵاو کردوتەوە. لە ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندندا لە سەیمانگی پێنج جێوایەخە ئەگەر سنگ بخەیتە سەر دەرهاویشتەکانی ئەو کەیسە لە ڕووی ئازادی ڕادەربڕینەوە. ئەمە چی دەگەێنێت بۆ ڕێکخراوەکانی ڕۆژنامەوانان و میدیاکان لە هەر شوێنێکی دنیادا؟ ویلایەتە یەکگرتووەکان دەخوازێت ئەو ڕۆژنامەوان ئوسترالیا و ئەوەی راپۆرتە نهێنەکەی بڵاو کردوتەوە ڕادەستیان بکەنەوە. ئەو لە 11 مانگی 4 دەستگیر کرا پاش بەسەربردنی 7 ساڵ لە باڵەشخانی ئیکوادۆر لە لەندەن. ئەو ڕوبەڕووی سزای ئەوە بۆتەوە کە لەگەڵ شیکەرەوەیشی ئەمریکایی کاری کردووە کە لە دەستگای هەواڵگیری بووە بە ناوی چێلسی مننگ کە سەدان هەزار بەڵگە و دۆکۆمنتی نهێنی دەستکەوتووە کە پەیوەندیان هەیە بە شەڕی عێراق و گۆڕینەوەی نامە دیبلۆماسیەکانی ویلایەتە یەکگرتووەکانەوە. ئەو داوای مافی پەنابەری کردبوو لە باڵۆزخانەکە بۆ خۆ دەرباسکردن لە ڕادەستکردنەوەی بە وڵاتی سوید بەهۆی ئەوەی کاتومەتبات کراوە بە دەستدرێژیکردنی سێکسی. بەڵام ئەسانج و پارێزەرەکانی دەڵێن ئەم شتانە هەمان بەشێکن لەو پلانە بۆ ئەوەی بیهێنن بۆ ئەمریکا. دەژدێت ئەگەر بیبن بۆ ویلایەتە یەکگرتووەکان ئەوە دادگایەکی دادوەرانە ناکرێت. ئێمە بە تەواوەتی ئەوە دەزانین کە ئەو سزایەی دراوە تاکە شتێکە بۆ ئەوەی لای خۆیان گلی بدەنەوە تا و کاتی ڕادستی ویلایەتە یەکگرتووەکانی دەکەنەوە. بە بێویژدان و زۆر خۆپەرست ناوی دەبن. دیبلۆماتکارە ئیکوادۆریەکان دەڵێن پێشێری مافی پەنابەری سیاسی خۆی کردووە. هاوکات کاربەدەستێکی بەریتانیش دەڵێت ئیکوادۆر هەڵە بوو هەر یەکەم جار مافی پەنابەری سیاسی پێبەخشی. ئەو خەریک بوو دادە ڕزالەوە کە بەخواستی خۆشی بوو بەداخەوە کە پێشتر حکومەتی پێشووی ئەکوادۆر مافی پەنابەری سیاسیان پێبەخشی لەبەرەوەی ئەو توانی دەستی بکەوێت بەڵام هەرگیز کاری بۆ ئەوە نەکرد بوو کە چۆن لی دەرچێت. کاربەدەستەکەی بەریتانیا دەڵێت دادگاکان نەوەک حکومەتەکە بڕیار دەدەن ئەسانج ڕادەستی ئەمریکا بکەن یان نا هەرچەند پێشبینی ناکرێت ئەو بڕیارە بەم زوانە بدرێت. دانیشتەکەی دادگا ئەم پێنجشەمەیە دەستی پێکرد و تاسی مانگی 5 و بەردەوام دەبێت تا 12 مانگی 6. ڕەنگە تەواوی پرۆسەکە تا چەند مانگێکی دیکە بەو خێراییە زۆرە دەست پێ نەکا کاتێ بە تەواوەتی ئەو دانیشتنی دادگا تەواو لەسەر ڕادەستکردنەوەکەیان دەبێت. ڕەنگە ساڵێک یان دوام بخایەنێ بەلەوەی بزانین ئایا ئەخۆ ئەو دەتوانێت ڕێلەوە بگرێنەی بنەوە بۆ ئەمریکا. شیکەرەوەکان لەسەرەوە کۆکن کە دەرەنجامەکانی کەیسی ئەسانج کاریگەریکی درێژخایانی دەبێت لەسەر ڕۆژنامەوانان و ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندن بەکاردەهێنن کە دەکەوێتە ڕۆژی هەینی 3 مانگی 5ەوە بیری حکومەتەکان دەهێننەوە کە ئازادی ڕاگەیاندن چەند گرنگە.